بینێرانی بەڕێز ئەم کاتتان باش لە بەرنمەیەکی نوێی شڕۆڤەی ڕووداوەکان بە یەک دەگەینەوە. ئەم جارە پرسی مفازەی هەڵبژاردنەکان تاوتێ دەکەین. مفازەی هەڵبژاردنەکە کە لە دەست تۆی هاوڵاتیە بایەخێکی یەکجار زۆر گرنگی هەیە بۆ ئەوەی نەخشەی سیاسی، خاریتەی سیاسی لە ئیدارەدان و لە حکومڕانیدا گۆڕانکاری بخڵقێ. بۆیە ئێمە ئەم پرسە تاوتێ دەکەین بۆ ئەوەی بزانین ئایا هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەران بە ئاراستە باشەکە بە دیوە باشەکەدا مفازەیەک دروست دەبێ بۆ ئەوەی کە دەنگی تۆی هاوڵاتی ببێتە هۆکاری ئەوەی کە خاریتەی سیاسی و نەخشەی سیاسی لە هەرێمی کوردستان بە ئاراستەیەکی تەندروست بڕوات و وا بکرێت کە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەم ڕۆڵەی کە لە ئەوێ کوردەی بێت بە ئیزابی لەسەر هەرێمی کوردستان بکشکێتەوە. ئەسڵەن دەمانێت تاوتێ ئەوە بکەین کە مفازەعات مەبەستەکەی لێی چییە؟ ئێمە دەزانین کە دەنگی ئێمە دەبێتە هۆکاری ئەوەی کە مفازەعە بخۆڵقێنین؟ ئایا بە نیەتە دەچین دەنگ بدەین کە ببێتە هۆکارێک بۆ ئەوی ببێتە مفازەیە کە نەتیجەیەک بکەوێتەوە کە بە ئەو شتە بێ کە ڕای گشتی پێویستێتی. بۆ ئەم بابەتە لە ستۆدیۆی ساندار لەگەڵ دوو میوان شڕۆڤەی ئەم بابەتە دەکەین. لەگەڵ میوانەکەم کاک ئیبراهیم عەلی ڕۆژنامەنووس، کاک فەرمان ڕەشاد ڕۆژنامەنووس. کاک ئیبراهیم با لە زەنابتەوە دەستێ بکەین. بەرمەبنای ئەو ئینتخاباتانەی کە ئێمە لە ساڵی 1992 دەستمان پێکردو هاتوینە پرۆسەی دیموکراسی. لە ئەوێەوە هەتا ئەم هەڵبژاردنە ساڵی 2021 مفاجئات چ بووە تا ئێمە ئێستا چاومان لەوە بێ کە ئایا مفازەعات دروست دەبێیانە؟ ئایا هەڵبژاردنەکانی پێشتر شتێکیان تێدا بۆ بنچینەیەکیان تێداوە بۆ ئەوی مفازەعە بخڵقێ؟ زۆر سپاس کاک ئیبراهیم بۆ میوانداریەکەت. لە کۆی ئەو هەڵبژاردنانەی کە ڕوویان داوە جگە لە هەڵبژاردننی 2009 و لە هەڵبژاردننی 2005 تا ڕادێک کۆمەڵی ئیسلامی ئەو کاتە کە بەشداری کرد تا ڕادێک مفازەعەی هەڵبژاردن بوو. لە کۆی جگە لەم دوو هەڵبژاردنە مفازەعەیەکی ئەوتۆ ڕووی نەداوە لە هەڵبژاردنەکان. بۆ هۆکار زۆرن بۆ ئەمە. سەرەکیترین هۆکاریان بریتە لە ڕێژەی تەزویر لەو هەڵبژاردنانە. پارتی وێچێتی بە حکمی ئەوەی دەسەڵاتی ئەسکەری و ئەمنی و دارایی ئەم وڵاتیان لە بەردەستە تا ڕادێک لە ڕێی تەزویراتەوە دەستپایەکانی دەسەڵاتی خۆیان چەسپاندنە و ڕێگە نادەن لە ڕێی هەڵبژاردنەوە تۆ بتوانین لەسەر کورسی دەسەڵات بیان هێنیتە خوارەوە. لە هەموو هەڵبژاردنێک مفاجئەی خۆیان پێ بۆ تەزویرکردن، نەک مفاجئەی دەنگدەر هەبێت بۆ گۆڕانکاریکردن لە خاریتەی سیاسی لە هەرێمی کوردستان. هەست ناکەی کاک ئیبراهیم، جۆرە تەیارێک نییە لەو ئاراستانی کە با بڵێن وەکو ئۆپۆزیسیۆن کار دەکەن یان وەکو ئەوە کار دەکەن کە دەسەڵات لە یەکێتی پارتی وەربگرن. هەست ناکەی لەناو ئەواندا ئاراستەیەک نییە خەڵک بۆ ئاراستەیە فێر بکە بچێت دەنگ بۆ ئاراستەیە بدا کە مفازەعە بخڵقێنەوە گۆڕانکاری بخڵقێنی. یعنی شتەکە ئەسڵەن کۆی ئەو هێزانەی کە بە حساب دەیانێت پارتی وێچێتی لە دەسەڵات بێنە خوارەوە هێندە پەرتەوازن ئەو توانایان نییە. ئەو پلانیان نییە کە بتوانن ئەو ئامانجی خۆیان جێبەجێکەن بە پێچەوانەوە. ئەوانیش وەکو هێزەکانی دیکە دەیانەوێت بەشێک لە کێکی دەسەڵات لە ڕێی ئۆپۆزیسیۆن بوونی خۆیانەوە بەدەست بێنن، نەک وەکو بەدیلی سیاسی. فقط 2009 گۆڕان جیاواز بوو تا 2013 ئەو کاتە کە بە ئەوە ڕازینەوە بچێتە ناو کابینەی حکوومەتەوە، بەڵکو لە ڕێی ئۆپۆزیسیۆن بوونیەوە زۆربەی کات حکوومەتیشی ناچار دەکرد بە کۆمەڵێک هەنگاو کە بینێت. بەڵام ئەوانژە دوای 2013 ئەو قودرەتیان نەما. کاک فەرمان، پرسی مفاجئە دەبووە بەشێک بێ لە ئەزندای ئەو کەسانی کە سیاست دەکەن بەدەل لە یەکێتی پارتی و لە ئەوانی کە حکومڕانی دەکەن لە عێراقیش حیزبە گەورەکان. تۆ هەز دەکەی وەکو ئەزندایەک حیزبی سیاسی ئێمە لە هەرێمی کوردستان کار بۆ ئەوە دەکات خەڵک فێری ئەوە بکات کە دەنگەکەی ئەو دەتوانێت مفازەعە بخڵقێنێ و خاریتەی سیاسی بگۆڕێ؟ زۆر سپاس بۆ جناب کاک ئیبراهیم. طبعاەوەی برای بەڕێزم کاک ئیبراهیم عەلی باسی کرد سروشتی ململانی سیاسی و دامەزراوی لە هەرێمی کوردستان بە جۆرێکە کە بە ئاسانی دەرفەتەوە دروست نابێت کەەوە هاوڵاتیان بیر لەوە بکەنەوە کە دەنگەکانی ئەوان دەتوانین مفاجەکی گەورە لە هەڵبژاردنەکان بخڵقێنێت. غیرەوەی وەکە باسی کردکە لە 2009 ئەویش ئەو کات پێم وایە لەبەرەوە بوو کە
بەجێرە ئەو راپۆرتانەی تەنانەت دەوترێت مەکتەبی سیاسیەتی ئەو کات راپۆرتێکی ئاراستەی مامزەلال کرد کە تەسەوریان دەکرد 3 تا 5 کورسی گۆڕان ئەو کورسە دێنێت لەبەرەوە زۆر بەو شێوازە ڕەنگە نەکەوتنە دژایەتی گۆڕان ئەو کاتی کە گۆڕان توانی ئەو 25 کورسیا بێنێت بۆ مفاجاتی گەورە و ئێمە مفاجای پێچەوانشمان هەیە لە هەڵبژارنەکان کە ڕوویدا 2010 کە خەڵک تەسەوری دەکرد بۆ نەوە هاوپەیمانی کە دکتۆر بەرهەم دروستی کرد ڕێژەیەکی زیاتر لە کورسی بەدەست بێنێت کە ئەو کات ئەوان ینی دەوتێت بەهۆی تەزویر و ینی هەرچۆنێک بێ بە نەتیجەوە زۆرێک بوو لە مفاجای پێچەوانەکە ینی خەڵک چاوەڕێ دەکرد نەتیجەکان پێچەوان نەبتەوە ئەو دەنگێکی زیاتر لەوەی کە هێنای بەدەست بێنێت ئەو بانگەشانیان ئەوانەی کە لەبارەی تەزویرە دەگوترێت دوای هەڵبژاردنەکان وای کردووە کە خەڵک ئومێدێکی ئەو تۆی نەبێت بتوانێت بۆ منە گۆڕانکاریێکی گەور مفاجاتی گەورە کۆی کە ئێمە لەو مانگە بینیمان لە مەغریب کە حیزبی دەسەڵات لە 126 کورسی و هاتە 13 کورسی کە لە زۆر وڵاتیرە ئەو ئەزمونانە هەیە کە مفاجای گەوری هەڵبژاردن دروست دەبێت بەڕێی من بێئومێدیەکە وای کرد ئەگەر نا وەک بینیمان 2009 سەرڕای تەزویریش بەڵام هەر مفاجە دروست بووە 2013 دووبارەکە چاردە لە ئەنجومەنی پارێزگاکان لە سێمانی کە دەگوترێت دووبارە بەوەی تەزویرەوە نەتوانرا ئەو مفاجە گەوری هەڵبژاردن دروست بێت لەبەرەوە بە بڕوای من کاتێک کە بایکۆت زیاتر دەبێت دەرفەتەکانی ئەوەی کە بمانێت مفاجاتی گەورە دروست بێت زۆر کەمتر دەبێتەوە بەڵام ئەگەر ڕێژەکە بەرز بێت لە بەرامبەردا لایانی بڵێن دەسەڵات هەوڵی تەزویریشدا پێم وایە تا ڕادەیەک هەر دەکرێت زۆرێک لە جۆرەکان نەخشەی سیاسی نەخشەی کورسیلانەکان گۆڕانکاری بەسەر بێت با مەسلەی بایکۆت بکەین بە پرسیار ئایا پرسی بایکۆت چ کاریگەرێکی دێن بۆ مفاجەە ئەوەی کە خەڵکێک پێی وایە کە نەسیە بۆ دەنگدان بە حسابی ئەو وا حساب دەکات دەڵێ ڕەنگە ئەگەر ئاستی مشارەکەی سیاسی دابەزی بۆ 20 و 30 و ئەمانە ڕەنگە شەرعیەت نەبێ ئەمە پێی دەگوترێ مفاجەات یان ئەوە هەر هاوڵاتی لە خۆڕات ئەو ئاراسەیە ڕۆیشتۆکە پێی وایە نەتیجەیەکی دەبێت کە ڕەنگە نەتیجەشی نەبێت خۆی بایکۆتی هەڵبژاردن ئەویش زۆرێکە لە هەڵوێست ینی ناکرێمە لە باخەکەی زۆر کەمکەینەوە و لە زۆر وڵات ئەو کاتی خەڵک لە سیستەمی سیاسی ناڕازی و بە ڕێژێکی زۆر بایکۆتی کردویان بەشداری هەڵبژاردنەکەی نەکردووان دیجارۆیە بۆیتە سەبەبەوەی هەڵبژاردنەکە دووبارە بکرێتەوە و کۆمەڵە گۆڕانکاری بکرێت ینی ئێمە خۆ هەڵبژاردنی پێشوەختەی عێراق لە هەڵبژاردننی ڕابردووی 2010 کە دەگوترێت داتای ڕسمی دەڵێ 150 بەڵام هەندێک داتا تەنان دەڵێن خوار 120 بووە ئەو وای کرد ئەو ناڕەزایەتیە لە دوای هەڵبژاردنەکە سەبت دروست بوو تاوەکو لە 2019 تەقیەوە کە هەڵبژاردنی پێشوەختەی لێکەوتەوە بایکۆ دەو کاتە گرینگە کە تۆ زۆرێک لە پاڵیدا زۆرێک خەباتی تری مەدەنی بگرێ بەر مەسەرەن خەباتی شەقام و خەڵک بزوتنەوەی جەماوەری دروستکە لە ڕێی شەقام و بتوانانی گۆڕانکاری دروستکە ئەگەر ناتۆ بە نەتیجەوەی کە تاوکەستا لە هەرێمی کوردستان هەیە بەتایبەت لە دوای 2010 خەباتی شەقام خەباتی خەڵک لە پێناو ئەوەی کە گۆڕانکاری دروست بکات ینی تا ڕادێک زۆر کەم بوویتەوە خەباتی پەرلەمانیش هێدیەتی کە ئەو هەموو داتانی ئاماژە پێ دەکەن ڕێژەی بەشداری کە کەم دەبێتەوە ئەوە ینی مواشیرێکی وازحە کە ئەو سیستەمە ئەو خاریتە سیاسی کە چۆنە ئێستا لە هەرێمی کوردستان بەو شێوە دەمینێتەوە کە ینی ڕێژەکە کەم بێت پێچوانە لە بەرژەوەنی دەسەڵاتەوەی نرخی کورسی دێتە خوارەوە کەوا دەکات ئەوان بە دەنگێکی کەمتر بتوان کورسی زیاتر بنەوە. کاک براین هەڵبژاردننی ئەم جارە تەمان لەسەر داوای خۆپیشاندەرانی عراقی یاسای هەڵبژاردنەکانی عراقی هەموار کرایەوە لە یەک سیستەمی شارە گەورەکان یان پارێزگا گەورەکانەوە بوو بە فرەبازنەی لە شارەکاندا لە هەژدە بازنەوە بوو تەمان بەس یەک هەڵبژاردننی یەکەمی ساڵی 2005 وابزانم یەک بازنەی بوو ماباقی بازنەی شارەکانە ئەم جارە لە ناو شارەکانی بۆتەوە بازنە ئەمە ئەم سیستەمە تا چەند دەبێتە هۆکاری ئەوەی کە هاوڵاتی نەتوانێت بە دەنگی خۆی مفاجەە دروستکە چونکە لەم بازنەیەدا ئەو کەسە دەیباتەوە کە تەنها بە یەک دەنگ زیاترە ینی ئەگەر لە بازنەیەک 4 کاندیدی لێبێت
چوار کاندی دەربسێ بەڵام 20 کاندیدی لێبێ بە شانزەیان ئەگە سێ بەرامبەری ئەوانی ترش بێنن چوار براوەکە بێنن تەنها ئەو چوارە دەرەسن کە یەکەم و دووەم و سێم چوار دەمن ئەگەر جیاوازەکانێت تەنها یەکدەنگ بێ ئەوە تا چەند مەزالی ئەوە دەهێڵێتەوە کە مفازە ئەدروستکرێت ئەسڵ ئەوە لە بەرژەوەندی دەسەڵاتی سیاسی حزبی حکومڕان و ئەمانە نییە ئەم فرەبازنەیە کە بۆ ئەم هەڵبژاردنە پەیڕۆ دەکرێت خزمەتێکی گەورەیە بە حیزبە گەورەکان حیزبە گەورەکان دەتوانن ژمارەی کورسەکانیان زیاتر بکەن وەک ئەو جیاوازەی باس کرد بۆ نمونە ڕەنگە لە ئەنجامی زۆری کاندیدی هێزەکانی دیکە بەدەنگێکی کەم حیزبە دەسەڵاتەکان کورسی زۆر بن چونکە ئەوان دەنگەکانیان تاڕادەیە کۆنکریتین و لەبەرەوەی دەنگەکانیان دەنگی ڕێخستن و جەماوەری خۆیانە باشتر دەتوانن خەڵک ئاراستە بکەن بەڵام هەرچی هێزەکانی دیکە هەریەکە و هەندێک دەنگ دەبات بەڵام ناتوانن کورسی ببن چۆن بۆ نمونە ئەگەر سەیری بازنەی یەکی پارێزگای هەولێر بکەین تەواوی هێزە سیاسیەکان لەو بازنەیە نزیکەی 800,000 دەنجیان هەیە پارتی دیموکراتی کوردستان لەو بازنەیە 140,000 دەنجی هەیە دەی ئەگەر هێزە سیاسیەکان بە منەظەمی بە ڕێخستنێکی جوانەوە نەتوانن دەنگ بدەن ئەگەری ئەوە هەیە نەتوانن یەک کورسی بن لە کاتێکدا پارتی بە کەمتر لە دوو هێندی ئەو دەنگا دەتوانێت 4 کورسی بباتەوە ئەگەر وەکووتم هێزەکانی دیکە بە ڕێخستنێکی جوان و بە وریایی و مامەڵ لەگەڵ دەنگەکانی خۆیان نەکەن بە پێچەوانەوە ئەو فرەبازنەیە کە هەیە خزمەتی حیزبە گەورەکان لەنێو حیزبە گەورەکانیش خزمەت و گەڕانەوەی ڕۆڵە بۆ عەشیرەتەکان بۆ سەرۆک عەشیرەتەکان پابەندکردنەوەی خەڵکە بە سەرۆک عەشیرەتەکانەوە کە لە ڕێی ئەو سەرۆک عەشیرەتانەوە کە کەسێک تموحێکی هەبێ بۆ پۆستێکی سیاسی ئەگەر عەشیرەتێک پشتگیری بکات ئەمڕۆ لەو بازنەیە ئاسانە دەرچوونی بەڵام ئەگەر کەسێکی ناسرا و دیاریش بێ بەڵام لەو ناو بازنەی خۆیە لەو ناوچەی خۆی پشتگیری عەشایری و حیزبەکەی نەبێت ناتوانێت ئەو تموحی هەبێت بەڵام ئەگەر پرسیارەکەی تۆ بەو شێوەیە لێ بکەین ئایا دەنگدەر دەتوانێت چۆن گۆڕانکاری لەو فرەبازنەیە دروست بکات و ئایا هێزە سیاسەکان چۆن مامەڵە لەگەڵ ئەو واقعە بکەن من پێم وایە هێزە سیاسەکان ئەو هۆشیاری و ئەو تێگەیشتیان نەبووە لەو فرەبازنەیەوە ئەجینە دەبوو لە هەموو بازنەکان ژمارەی کاندیدەکانیان کەمکەنەوە بگەنە یا ڕێکەوتنی سیاسیان هەبێت بۆ کەمکردنەوەی کاندیدەکان یان لێک تێگەیشتنێکیان هەبێت بۆی دەنگەکانیان پەرد نەبێ و ئەو پەردبوونەش دەچێتە خزمەتی چیە دەستە خزمەتی حیزبی گەورە لە هەر بازنەیەکدا بەو معنایە حیزبە ئەوانی کە لە دەرەوەی یەکێتی و پارتین لە بایەخی ئەم هەڵبژاردنە تێ نەگەیشتون هەتا ئەم دەقەیە هەتا لە نەتیجەکە یعنی ئەوان لە نەتیجەکەەوە تێدەگەن کە ئەم هەڵبژاردنە چۆنە لە زۆر هەڵبژاردنی تریشدا ئەومان بینی کە لە دوای نەتیجەکە حیزبەکانی تر دەزانن یعنی ئەمە چۆن چارەسەر دەکرێت هەتا کاتماوە یعنی تا دەرفەتێک ماوە بۆ نمونە حیزبە سیاسیەکان لە بەرنامە میدیاییەکانیان ئەوە بۆ خەڵک ڕوونکەنەوە کە ئەوەندە دەنگە هەیە لە فلان بازنە ئەوەندە دەنگەی دیکەش هێزەکانە ئەوە هی پارتی ئەمە هێزەکانی دیکە ئەمە یەکێتی ئەمە هێزەکانی دیکە ئەگەر تۆ پێت وایە بە بایکۆتکردن سزای ئەم هێزە سیاسیان دەین نەخێر لە زۆر شوێن بایکۆتکردن ئەوەی بایکۆتی دەکەن نیەتەکەی خۆی پێی وایە پارتی و یەکێتی سزا دەدات بەڵام بە پێچەوانەوە ئەو بایکۆتەی ئەو گەورەترین خزمەت و گەورەترین خەڵاتە بۆ پارتی بۆ یەکێتیش بە دەرەجە دوو جام لەسەرەوە ینی هەر تێبینی لەسەر قسانە ینی حیزبەکان ئەوانەی حیزبەکانی دەرەوەی دەسەڵات هەوڵەچیاندا کە ینی هەندێک خەڵکیش لەو بینە لە نێوان بوون کە بتوانرێت بە شێوەیەک کاندیدەکان دابش بکار لایەنی بۆ منەرانەکانی دەرەوەی دەسەڵات کە لە یەکێکیان لە بازنەیەک چێبرچێ کورسی کرد لایەنەکەیت لە بازنەکەی تر تاواکە ئێستا بۆ لە هەولێر کۆمەڵ و یەکگرتوو لە بازنەی 3 و 4 منافەسە یەک دەکەن هەردووچیان کاندیدیان هەیە بەڵام لە بازنەی 1 و 2 هیچ لایەکیان کاندیدیان بەتایبەت لە بازنەی 2 کە کۆمەڵ تا ڕادەک دەنجی باشێ لە هەندێک ناوچە لە 3 و 4 ئەگەر بۆ نەڕێک کەوتبان ینی کۆم بازنێک کۆمەڵ لێ گەڕابە لە بۆ یەکگرتووە یەکگرتوش بازنەکەی تری لە بۆ کۆمەڵ لێ گەڕابە ینی ئەگەرەکە بوو کەوان بتوان هەردوو لە کاندید سەرخەن و لە ناوچەکانی تریش بە هەماشێ بەڵام وەک ئێوە باستان کرد لەبەرەوەی ئەو لایەنانە هێشتان ینی ڕەنگە و کاتمابی ینی ئێستاش ئەوەندەیان بزانم هێشتان هەوڵەکەیە لە بینیان کە بتوانن ڕێککەوتنەک بکەن بۆی کە دەنگەکانیان نەفەوتێ
بازنە لە بۆ یەک جێبێن بەڵام ئەگەرەوە لە چوارچەوەی لێک تێگەیشتنێک یان زۆرێک لە هاوپەیمانێک دروست کرابە پێم وایە دەنگدەریش ئەو دەنگانەی کە دەنجی خۆڵەمێشین یان دەنجی ولایەنە ناڕەزان کە ئەگەری هوێ بایکۆتکەن ئەگەر بیاندیت بە یعنی جوڵەکی منەظەم هەیە لە بینی لە نێو ئەو لایەنانی دەروی دەساڵات ڕەنگە دەبوو فاکتەرێک لە بۆی کە بەشداری بەرز بێتەوە بەڵام ئەو پەرتەوازەیە پێم وایە بە پلەیەکەم خۆیان لی زەرەر کرد و زەرەرەکەش ڕەنگە زیاتر دوای هەڵبژارنەکە نەتیجەکەی ببینن. ئێستا پێوەەر لە هەڵبژاردننی هەرێمی کوردستان و ئەوەی کە ئێمەش بە عراقەوە دەبێتێت و ئەنجومەنی نوێنەران لە هەموو ئەوانە ئەو پێوەرانی کە هاوڵاتی ئێمە ناومێت دەکا بەشی هەرە زۆری لای حیزبەکانە بەشی زۆر کەمی لای خەڵکە ینی خەڵک نازانێت لە شتەکان تێناگە بۆیە حیزبی سیاسی ینی دەکەوێتە ژێر پرسیار بە تایبەتی ئەوەی کە دەیەوێت معارضی سیاسی بێت چۆن بتوانێت هاوڵاتی لە مهمەی انتخابات تێبگەێنێ یەک دوو چۆن تێبگەێنێت کە دەنگدان بە حیزبی دەرەوەی دەسەڵاتی یەکێتی پارتی دەبێتە هۆی گۆڕینی خاریتەی سیاسی و مفازە ئەدروست دەکا سێ بکاتە هۆکارێک بۆ ئەوی کە ئەسڵەن بایکۆت نەکا و بە گەرموگوڕی بچی بۆ دەنگدان تۆ ئەمە دەبینی لە هەرێمی کوردستان پێم وایە ئەوە ینی بەشێکی گەورەی بایکۆت ڕەبتی بە ئەوەی هیچ لەوەی کە ئەزمونە و حیزبەکان مەسەلەی ئۆپۆزیسیۆن چوونە دەسەڵات و خاڵشتر ئەوەیە کە خەڵک دەنگت پێدەدا بۆ منە دەنگ دەداتە حیزبی ئەلف حیزبەکی ناڕازیە دواتر ئەو دەنگا تەزویری تێداگە هەر شتێک بکە و حیزبە خۆی بانگەشێ دەکە دەڵێ ئێمە تەزویرمان لێ کرا ئێمە بۆ ینی لە 2000 خۆ بینیمە هەڵمەتی دەنگەکەم کوام و حیزبەکان دەروێکی پارتی بەڕێوان دەبێتەنات نەوەی نوێگوتێ مقاتعی پەرلەمانیش دەکەین بەڵام دوجار هەمویان چوونەوە ژێربار کاتێک خەڵک هەز دەکات تۆ خاوەنددارەتی لە دەنگەکەی ئەو ناکەی ناتوانێت بیپارێزی و مووقیفیشت نابی لە بەرچاوی تو کە خۆت ئێعتراف دەکەی کە دزراوە دەنگە هەڵوێستت نابی تۆ دەچیەوە ناو گەمە سیاسەکەی یعنی بایکۆت ناخۆ لە زۆر وڵاتەیە لایەن هەیە ئێعترافت بە هەڵبژارنەکە ناکە دەڵێ مقاتعی ئەوەڵ لەبەرەوەی بە پاچی بەڕێوە نەچوە دواتر فشاری جەماوەری وا دەکات هەڵبژارنەکە دووارە بکرێتەوە بەڵام ئەو پێم وایە ئەو خاڵەی وای کردووە کە خەڵک بێئومێد بیلەوەی کەوا بۆ منەوە خەڵکەی کە ترسی ئەوەیە کە دەنگەکەی بە فیرۆبڕوان تەزویر بکرێت هەزەکە و لایەنانە خاوەنددارەتی لێ ناکەن ئەگەر بۆ لە 2010 مووقفێکی توندیان بنوان بە نەچوبانە ناو پرۆسیاسەکە کە دەڵێن تەزویرەکە تەزویر نەکراوە قەینا بەسکە خۆت دەڵێ تەزویرە بەڵام هێشتان ئامادەی دان بە و نەتیجە بنێ کە چکە توێ پەرلەمان دانت بە نەتیجەکە دانا ئەوە خاڵگۆ من یعنی ئەوەی کە لەبەرەوەی ئەو خاڵانەیە مەسەلەن تۆ باز لە مفاجای هەڵبژاردن دەکەی کاتێک دەنگدەرەکە مۆتیڤیان ئەوەی کە مەسەلەن تۆ هانت نەدابی یان ئەو خاڵانت پیشان نەدابی بۆ نێسەولانن دەکرا لە ئێستاوە بەڵێ نامە گواژوکەم بڵێن ئەگەر ئێمە دڵنیا بووین کە تەزویر بە ڕێژێکی زۆر ئەنجام درا بەڵێن دەدەین کە ئێعتراف ناچینە پەرلەمان کە تۆ بەڵێنێکی واتدا دەنگدەرەکە دڵنیا کردەوە ئەکیت ئەو کات پێم وایە بەشێک لێ دەنگدەران ڕەنگە بچنە سەر سندوق چونکە دڵنیان ئەگەر دەنگەکان فەوتی ئەو لایەنە خاوەنددارەتی لێ دەکا و وەکو مووقیف ناچێتە پەرلەمان. کاک برایم ئێمە لە هەموو هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بینیمانە هەر ساڵی یەکەم یان هەر ساڵی دووەم کاتێک کە هەڵبژاردن دەکرێت دەچن دەستکاری یاسایی هەڵبژاردنەکان دەکەن. ڕاستە ئەوی ئەمجار لە سەداوی خۆپیشاندەران بوو بەڵام هەر دیسان لە بەرژەوەندی هێزە گەورەکاندایە لە هەرێمی کوردستانیش ئێمە ئەوەی تو دوو ڕەنگە دیموکراسی ترینیان بێ بە بەراورد لەگەڵ ئەوانەی تر بەتایبەت ئێمە چەند جار بە قایمەی داخرا و هەڵبژاردنمان بینی لە هەڵبژاردنەکانی دواتر ئەم هەموو دەستکاریکردنە پێیوەستە بەچی بۆچی دەبێت هەموو انتخاباتێک دەستکاری یاسای هەڵبژاردنەکان بگرێ لە کاتێکدا کە دەکرێت بە یەک سیستەم و بە یەک ئەوە دەستکاری نەکرێت بە یەک سیستەم بکرێت بۆتە هاوڵاتی لە مهمەی کاری ئەو تێبگات کە دەنگدانەکەی دەبێتە هۆکاری چی؟ دەستکاریکردنی یاسای هەڵبژاردن کارێکی عیبە نییە ڕەنگە کە کاتێک سیستەمێک دەبینی کەم و کوڕی هەیە تۆ دەی لە پێنا و چاکردنی ئەو سیستەمە هەمواری یاسای هەڵبژاردن دەکەیەوە تا ئێرە بیانوێکی مەشروعە بەڵام هەموارکردنەوەی یاساکانی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان لە پێنا و بەرژەوەندی حیزبە دەسەڵاتەکان بووە نەک لە پێنا و چاکردنی کەلێنەکانی هەڵبژاردن و سیستەمی دیموکراسی لە هەرێمی کوردستاندا ئێمە ڕەنگە تا ڕادێک خاریتەی سیاسی لە هەڵبژاردننی عێراق باشتر بێت لەوەی هەرێمی کوردستان
بۆ نمونە لەسەر حسابی هەولێر ناتوانێت کورسی سلێمانی کەم بکرێتەوە یا لە پێچوانە لەسەر حسابی سلێمانی کورسی دووە کەم بکرێتەوە بەڵام لە یاسای هەڵبژاردننی هەرێمی کوردستان ئەو حاڵەتە زۆر وازەحە ئەگەر بێت و ئەم فرە بازنەیە کە لە هەڵبژاردننی عراقدا ئێمە هەمانە لە هەڵبژاردننی هەرێمی کوردستاندا هەمان بێ ڕەنگە خەریتە سیاسەکە زۆرشتری کەی لێبێت بۆ چونکە لە بۆ نمونە پارێزگایەکی وەکو پارێزگای دوهۆک وەکو ڕێژەی دانیشتوان وەکو ژمارەی ئەوەی کاندیدانی کە بەری دەکەوێت لە پەرلەمانی کوردستان ڕەنگە 120 تا 25 بێت بەڵام بەهۆی ڕێژەی بە زۆری بەرزکردنەوەی ڕێژەی بەشداری لە پارێزگای دۆک لەلایەن حزبی دەسەڵاتەوە ڕەنگە ئەو دەنگانەکە لەوێ دەهێنرێت بەشی 35 کورسی ببات 40 کورسی ببات بەڵام ئەگەر بۆ نمونە هەرێمی کوردستان بکرێتە سێ بازنا لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان نە سلێمانی دەتوانێت لەسەر حسابی هەولێر کورسی بە نە هەولێریش لەسەر حسابی دۆک نە دووهۆش لەسەر حسابی دوو پارێزگاکەی دیکە ئەم هەموارکردنەوەە ئەگەر لە خزمەتی مەشروعی سیاسی یا سیستەمی سیاسی هەرێمی کوردستاندا بێ یا سیستەمی سیاسی عراقدا بێت شتێکی مەشروعە بەڵام وەکو وتم لە زۆربەی حاڵەتەکان لە خزمەتی ئەو حیزبانەدا بووە کە لە دەسەڵاتدان و بۆمانەوەیان لە دەسەڵاتی خۆیان نەک هەمواری یاسا ڕەنگە هەندێک یاسا هەیە مقاتعی بکەن هەندێک یاساش هەیە زیاتر گرنگی پێ بدەن ئەوەی کە لا تێبینێکی بچووکیانی ئەو هەمواری ئاخیر یعنی لەوە بوو کە خۆ پیشاندەرانی ساحەی تەحریر بێزار بوون لە ئەزمموی حیزبەکان پێیان وا بوو ئەگەر ئەو نوێنەراتێ بچووک بێتەوە چکە ساوەیە خەڵک ینی ئەو نوێنەرانە ڕاستە خۆ تۆمارکران خۆیان تۆمارکراوە نەک بە ناوی حیزبە سیاسەکان بە تێگەیشتنی ئەوان ئەو گۆڕانکاریوا دەکات کە تاکەکان مەسەلەن بە پێشکەون و دەنگدەری بەڵام لەبەرەوە ئێمە قیادی سفەردی گەورە نییە مەسەن چ لە عێراق کوردستان کە خەڵکی زۆر ناسراوە بن دووبارە حیزبەکان سوء ئیستیفادەیان لێ کرد و ئەوان کاندیدەکانی خۆیان بە هەمان مۆدیلی پێشتر تەنها وردە گۆڕانکاری و کاک ئیبراهیمیش باس کرد لە بەرژەوەندی حیزبەکانی دەسەڵات ئەگەرنا لە نەتیجەدا ئەوەی کە خۆپیشاندەرانی ساحەی تەحریر خەونیان پێوە دەبینی لەو گۆڕانی ئەو بڵێن سیستەمی هەڵبژاردن لانی کەم لەو قۆناغا ئەو ئامانجەی ئەوان کە لە خەیاڵیان بوو نایپێشێت بەڕێی تۆ هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عراق بەنسبەت کوردەوە بەنسبەت هەرێمی کوردستانەوە بای ئەوەندە مەجاری مفازایی تێدا ماوە لە بەرژەوەندی بە ڕۆی ئیجابیەکەی نەک لەوەی کە دەسەڵاتی کورسەکانی زیادکە یعنی ئەوەی کە هەیە لەبەرەوەی کە بڵێن هیچ بژاردەی نوێ دروست نەبوو یعنی هەموو بژاردانی کە لەو هەڵبژارنە لە هەڵبژارنی ڕابردووشانە مەسەلەن هیچ هاوپەیمانێتێک لە نێوان لایەنەکانی دەرەوەی دەسەڵات دروست نەکرا زۆرگ لە لێک تێگەیشتن کە هانی دەنگ دەربدات کەم پێم وایە ئەگەر بۆنەوە ئەو لیستەی ئەو هاوپەیمانێتی هیواکە لە پەرلەمانی عێراق دروستکرا ئەگەر بکرا بە ئەساسێک لە بۆ بڵێن هاوپەیمانێکی هەڵبژاردن لە بۆ ئەو جارە دەکرا هاوچێشەکان زۆریشتر بن تەنانەت ناوخۆی یەکێتی پێم وایە ئەگەر ڕووداوەکانی هەشتی تەمووز نەبا ڕەنگە یەکێتی بیتوانی بە لە هەولێر لە دهۆک لە مووسڵ لەوانە ڕەنگە جۆرێک لە جۆرەکان مفاجای دروست کرد بە لە بەرژەوەندی خۆی وا بیتوانی بە بەشێک لە کورسیەکانی پارتی کەم کاتە بەڵام ئەوەی کە ئێستا ینی ئێمە دەیبینین بەهۆی ئەوەی کە خەڵک بەشێکی زۆر بڕیاری بایکۆتیدا و ڕەنگە ئەوە 2000 وا بکات مفاجاکی ئەو تۆ دروست نەبێت بەڵکو خاریتەی سیاسی وەک خۆیان لە نزیک لەوەی کە ئێستا هەیە ببینێتەوە ئەگەر مفازای هەڵبژاردن ڕوونەدا تاوان بێگومان ئەنجامەکان دەبێتەوە هۆی کە خەریتەی سیاسیش نەگۆڕێ ئەمە بۆ هەڵبژاردننی دواتر چمە ترسێک لەسەر هاوڵاتی ئێمە دروستەکە ئەوە نابێتە هۆی ئەوەی کە بەرەی ناڕازی بوون کە لە 2010ەوە بە شیدەتێکی گەورە دەست پێ کردووە هەر زیاتر بێت یعنی ئەم هەڵبژاردنە بێتە هۆکاری ئەوەی کە دیسان ئەم بەرەیە فراوان بێت و خەڵک ئەسڵەن لە باخی هەڵبژاردن نەگات و نەسێ بۆ دەنگدان بە پێچەوانە پێم وایە بێئومێدی خەڵک زیاتر دەبێت بە نەبوونی گۆڕانکاریان بەڵام من ئەگەر یەک تێبینی پێ بدەیت بەپێی ئەو دیراسی کە لە هەولێر و دهۆک کراوە بۆ نمونە خەڵک چۆن دەنگ بدات لە حەوت بازنەی هەولێر و دهۆک بۆی بتوانی لەو وەحمە دەرسی کە پێت وابێ پارتی دیموکراتی کوردستان لەو منطقە جوگرافیەی کە ئەسکەری و ئەمنیە بەدەست خۆیەوەیەتی دەتوانێت ژمارەی کورسی لە کەم بکەیتەوە بۆ نمونە لە بازنەی یەک تۆ قەزەکە ئەوە نییە یەکێتی باشترە پارتی یان فڵان کاندید یان فڵان شت بەڵام گرنگەوەیە ئێمە باوەڕمان بەوە هەیە کە
تا چەند کورسیەکان فڕەڵەنگتر بێ یەک کە زاڵ نەبێ بەسەر کۆی سیستێمی دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستاندا لە سوودی خەڵکدایە. مەسەن لە بازنە یەک تۆ بە ناچاری لەبەرەوەی هیچ کاندیدێکی دیکەت نییە دەبێ بڵێ کاندیدەکەی یەکێتیم باشترە. لە بازنەی دوو پێم وایە مەسەلەن پارتی دوو کاندیدی هەیە یەکێتی کاندیدێکی هەیە ئەو سێ کاندیدە بە تەحسین حاصل دەڕۆن. من ملانەی کورسی چوارم لە نێوان نەوەی نوێ و بزوتنەوەی گۆڕانە. خەڵک لەوێ ئەگەر دەنگ بداتە بزوتنەوەی گۆڕان نەک لەوەی بزوتنەوەی گۆڕان بزوتنەوەیشی باشە لەوەی ئەم کاندیدە بڕۆ باشتر لە کاندیدەکەی نەوەی نوێ کە هیچ ئەزمونێکی سیاسی و بەشداریەکی سیاسی نەبووە لە پێشتردا و ڕەنگە ڕێککەوتنیی نهێنیشیان هەبێت لەگەڵ پارتی دیموکراتی کوردستاندا. و لە بازنەی سێ لە نێو هەموو کاندیدەکاندا بە حکمی ئەوەی پارتی دوو کاندیدی یەکێتی کاندیدێکیە کۆمەڵی دادگەری بە دوای ئەواندا زۆرترین دەنجیە کاندیدی هەیە. ئەگەر دەنگدەری ناڕازی لەو بازنەی خۆی مولەخەس کاتۆ لە دوو کاندیدی یەکێتی و کۆمەڵی دادگەری ئەگەرێک هەیە بتوانین لەو بازنەیە کورسی لە پارتی کەمکەوە. لە بازنەی چوار بە هەمان شێوە ئەگەر کە پارتی دیموکراتی کوردستان سێ کاندیدی هەیە یەکێتی کاندیدێکی هەیە کۆمەڵی دادگەری کاندیدی هەیە نەوەی نوێ کاندیدی هەیە یەکگرتوش کاندیدی هەیە. ئەوانەی کە شانسیان هەیە بۆی کە ئێمە پژگیری ئەوانە بکەین کە دەنجی باشیان هەیە لەو بازانە و لە بەرامبەریشدا ئەو مەرامە و ئەو ئامانجەوان بێتە دی کە کورسیەکانی پارتی دیموکراتی کوردستان لەو بازنەکەم بێتەوە لەوێ دەنگدەریان یەکێتی لەگەڵ کۆمەڵی دادگەری کە عەبدولستار مەجیدە. وەلە دهۆچیش بە هەمان شێوە مەسەلەن قەزەکە کەمکردنەوەی وەگوتم کورسی پەرلەمانیە لە پارتی دیموکراتی کوردستاندا. مەسەن لە دوو بازنە یەک و دوو کاندیدەکانی یەکگرتوو لەوێ شانسی بردنەوەی کورسیان هەیە لەوەی کە زیاتر لە لایەنەکانی دیکە. لە بازنەی سێش بە حکمی ئەوەی هیچ هێزێکی دیکە جگە لە یەکێتی نیشتیمانی کوردستان کاندیدی نییە شانسی هەیە ئەگە خەڵکی ناڕازی بێ گۆڕانکاری بکە ئەلەو حەوت بازنێ بەڕێی من دەبێت بەو شێوازە دەنگ بدرێت. بینەرانی بەڕێز و ئازیز لە شۆفێر ڕووداوەکان و ستۆدیۆی ستاندارد زۆر سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەری ئێمە بوون. زۆر سپاس بۆ ئێوە. کاتێکی خۆش.